لە باوکی ڕێناسەوە بۆ شانە چەکدارەکانی بروسک دەستەواژەیەک مێژوو نووسیوێتەوە و نەوە دوایەوەش دێڵێنەوە. ئەمە دروشمی ڕاپەڕینی شاری هەولێرە. باوکی ڕێناس کۆستەر لە سوورعەلی سەرکردەی شاخ و شار فەرماندەی ئەرکە سەختەکان پێشمەرگەی ئازا و چاونەترس هەمووان هەمیشە دەزانن بۆ سەرکەوتن کۆسەر ڕەسوول لەکوێ بێت هەمیشە سەرکەوتن لەوەیە. ڕاستەکەی هەموو هەولێری دەیزانن ئەو کاکۆسەتەی لە تەنیشتە من دانیشتووە ئەو هێزی پێشمەرگەی کوردستانی قیادە کرد و هاتوو هەولێری ڕزگار کردو. هەولێر لە 11 ساڵی 1991 ڕاپەڕی پیر و گەنج و لاو بەیەکەوە هاوڕێ لەگەڵ پێشمەرگا بە سەرپەرشتی کۆسەر ڕەسوولعەلی لە ماوەیەکی کورتدا سەرکەوتنیان نووسیەوە. ساعت 6 بەیانی ئەمە هاتین دەوری هەولێر و خەڵکی هەولێری ساعت 6 دەستیان پێ کرد و ئەوە بوو شارەکە ڕزگارکرد. ئەو ڕۆژە زۆر شانازی دەکرد کە هەولێری بی. ڕاپەڕین کەرنەڤاڵ و وەرسەرخانێکی بێوێنەی خەڵکی کوردستان لە مێژوو دەرهاویشتە و دەرئەنجامی ئەو زوڵم و تراژیدیا و کارە ساتە جەرگ برانە بوو کە ڕژێمی بەعەس دەرحەق بە خەڵکی کوردستان ئەنجامی دەدا. هەولێر شارێکی گرنگ بوو، حکوومەتی بەعەس بە هاوینە هەواری ناساند بووە زائیدەن هەموو هێزە گەورەکانی هێزە ترسناکەکان لەو شارە کۆبوونەوە. مەسەلا فەیلەقی پێنجی لێبوو، مەنزومەی شیمالی لێبوو، دەیان مقڕی حیزبی بەعسی لێبوو، سەدان هەزاران جاسوس و استیخباراتی لەو شارە بەڵاوە کرد بوو. بۆیە بەرنامەکە زۆر تکمەدان. ڕاستە خۆش بەرنامەکە لە سنوور جەنابی کاکۆسرت ڕاستەخۆ سەرپەرشتی ئەو هێزەی دەکرد. هەموو ڕێنمایەکان و بەرنامەکان لە خودی جەنابی کاکۆسرت دەهات. شانە چەکدارەکانی یەکێتی دەوری کاریگەری تێدا هەول هەولێر ئەوە یەزی بروسک هەموو خەڵک دەزانین چێ بۆ شێکردیتی ئەوانەی کە شەیدی بوون. یەکەم شەیدی ئێمە لە دارەتوو شەید شازاد بوو، شازاد مەغموری. ئەمە لە سنووری نۆکان هاتین کە لەگەر کاکۆسەر دابوونە تا ئیزۆف. لە ئیزۆف هێزەکەمان بووە دوو میعوەر کاک ڕابەری سەید برەوان لە کۆیە بوون، ئەوانە هێزی کۆیە بوون. شەید عەلینەی بووان لە ڕانی هەموو هێزەکان بۆ خۆم لەگەریمە تا تەقەی، بەڵام لە کەرکوو خۆم بریندار هەر پێشمەرگەشم لەگەر شەید بووە. بەر لە ڕاپەڕین خەڵکی کوردستان بە بارودۆخێکی دژوار گوزەریان دەکرد. مەترسێکی زۆر لەسەر کللتور، فەرهەنگ، مێژوو، جوغرافیای زمانی گەلی کورد هەبوو. جەماوەر وا پڕ ببوو لەو داپلۆسێرانە لەو دژی بەعز ئەوەی کە بە کوردی دەکرد ئەمفال و چیمیا باران و ئەو ڕقوچینە لە دڵی هەموو کەسێکدا بوو. وە بووکە ئێمە چوینە دەرەوە بەرە بەیانەکە کە هەولێر بە کاکۆسرت سپێردرا بوو بە زووترین کات سەعات 11 نیوەڕۆ زووتریش پێشمەرگە گەشتە ناو شاری هەولێر. ژنەکان هەموو بە ئوتاڤ لێدان و بە هەلهەلە لێدان و بە چەپلە لێدان و میشە یەک بووم لەو ژنانەی کە بەشداریم خۆشبەختانە لە 91 هەموو ژنان بەشداریان کردو. وابزانم ژنیشمان شەهید بە یەک لەوانە خەجەباوە بوو، خوشکەسنەوە لە 83 شەهید بوو، هەر برادەری خۆم بوو، خەڵکی قەڵاتزێ بوو. ژنان هەمیشە پێشەنگ بووینە لە خەبات و تێکۆشان. پێویست بوو لە 11 مانگ هەولێر ئازاد کرێ. ئەوە بوو شانە چەکدارەکان ئەو شوێنانی کە خۆمان ئامادە کرد بوو دوامان خست. ئەوە بوو لە 11 مانگ کە یەکەمین جار لە شاری هەولێر دەست بە تەقە کرا. ئەوە بوو لە گەڕەکی ڕاپەڕین دەستی پێکرد لەلایەن دوو مەفرەزە بوون کە دابەشکرابن. مەفرەزەیەکیان شەهید تەنیا سەرپەرشتی کرد وە کاک عاجی مەسیفیش سەرپەرشتی هەمووی دەکرد لە ڕاپەڕین کە ئارپیزەکەی تەقاند و ئێمە هەمومان دەستمان بەوە کرد کە جۆش و خرۆشی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەو کاتە لە دژی ئەو دڕندەی کە هەبوو بەرامبەر بەگەلەکەمان ڕاپەڕین و ئەو ئامانج و ئەنجامی کە ئێستا هەیە لەو ڕاپەڕینە سەری هەڵداوە. ئەو دەستکەوتانەی خەڵکی کوردستان لە ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 بەدەستی هێناون گەورە و مێژووین کە خۆیان لە دەستەبەرکردنی پەرلەمان و حکوومەت و هەرێمێکی ئازاد دەبینێتەوە کە هەلومەرجی پراکتیزەکردنی بنەماکانی دیموکراسی تێدا ڕەخساون. ئەمەش بەرهەمی خەباتی جەماوەر و هێزی پێشمەرگە و خوێنی شەهیدانە. کاروان مەسعود، گەلی کوردستان، هەولێر.